بەڕێزە پرسیاری کردووە عملیاتی تەجمیلم کردووە ئەوە 6 ساڵە کردوومە بەزلوتم زۆر ئەگیرێ هەناسەم تەواو نەماوە ئێستا زۆر ناڕەحەتم چی بکەم. بەنسبەتی نەشتەگەری جوانکاری لوتەوە کە ئەکرێت دوای ئەوە نەخۆش تووشی لوتگیرانە بێ چەند هۆکارێکی زۆری هەیە ئەمە حاڵەت طبعاً دەبێت نەخۆشەکە ببینرێ ئایا ئەمە کۆڵەکەی لوتەکەی بە جوانی ڕێک نەکراوەتەوە ئەم نەخۆشە پێش نەشتەگەری لوتەکەی هەستیاری هەیە ئێستا ئەو گۆشتانە یاخۆ ڕەفەکانی لوتی کە لە ناو لوتی مرۆڤ سێ ڕەفەمانەیە ئەوەی خواردوان گەورەترینیانە زۆر جار لە دوای نەشتەرگەری وتابەتی ئەوانی کە هەستیاریان هەیە زۆرە ئاوسێ ئەمەش دووبارە چارەسەری تایبەتی خۆی هەیە یاخود زۆر جار ئەو نەخۆشانە لەم مەنتیقەی پێشی لوتیان زۆر تەسک ئەەکەنەوە بە تایبەتی لە ئافرەتانە بۆی کە بڵێ لوتی زۆر باریک بۆتەوە ئەما بێتە هۆکار بۆ گرتنی ئەم بەشەی کە زۆر هەستیارە بۆ هەناسەدان و ئەمانە هەمووی چارەسەری هەر بەشێکی لەم بەشانە چارەسەری تایبەتی هەیە لەبەرەوە بۆ ئایا ئەم نەخۆشە کۆڵەکەی لوتەکەی بە تەواوەتی ڕێک نەکراوەتەوە کێشەی کۆڵەکەی لوتی ماوە یاخود هەستیاری لوتی بۆ پێش نەشتەگەرێکەوەی سەبەوەی نەشتەگەرێکەوە ناولوتی تەسکتر بۆتەوە ئەو گۆشتانی ئاوسانی زیاترەوە دەبێتە هۆکار بۆ لوتگیرانەکەی یاخود بەهۆی نەشتەگەری جوانکاری لوتەکەەوە ئەم پێشی لوتی زۆر تەسک بۆتەوە ئەو بۆتە هۆکار بۆ گرتنی هەناسەی لوتی.